قەزێکەش بەلای منەوە قەزەیەکی سیاسیە خەتای حکوومەتی عێراقە ئەمە بۆ نەمانێتی بۆ تەسمیلبوونێتی بۆ ئەوەی ئەم هەرێمە بوونی نەمێنێ بەتاکید تۆ حکوومەتەکەی سوودانی بەیانی ئەم ئەندام پەرلەمانانە بکشێنەوە خۆی محەممەد شیع سوودانی خۆی دانا و ببێتە دیسانەوە ببێتەوە سەرۆک وەزیران تو بکشێەوە هانی خەڵکی کەرکووک دەنگ نەدا لە ئەنجامدا چی دەرچە حکوومەتێکی فاشل بەس تۆ موچەت ناداتەوە لە ئێستەیە شەڕی هەڵبژاردنەکەی بە حەقیقەت ئەویش زاڵە بێخوا بەتەنیا من وەکو پێتم گوت خوا ئێمە هەرم کوردەین و هەرم کەسەی جارانی حکوومەتەکانی پێشرگەلێ لە محەممەد سوودانی بەجەرزتر بوون ئازاتر بوون و هێزیان بەقەڵ نەیتوانین لە بەرامبەر کورد خۆی بگرێت.